بەپێی ڕێنمایی ژمارە 11 ساڵی 2023 و بەپێی مادەی 3 بڕگەی دووەم وەزیری کار بۆی هەیە بڕیاری داخستنی شوێنی کار بدات لە کاتی پابەندنەبوونی خاوەنکار بە جێبەجێنەکردنی ڕێنماییەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی. بەڵام سەرڕای ئەوەی چەندین کرێکار لە کاتی کاردا گیانیان لەدەستداوە تا ئێستا کار بەم ڕێنماییە نەکراوە و هیچ پرۆژەیە کارەکانی ڕانەگیراوە. ئێمە داواکاری لە وەزارەتی کار ئەو ڕێنمایانی کە خۆیان دەریان کردووە بۆ نمونە لێکێ لە ڕێنماییەکان ئەڵێ وەزیر بۆی هەیە پرۆژەیەک دابخاگەر بێت و ڕێنماییەکانی سەلامەتی جێبەجێ نەکرد بێت دەفەرموو با بچن لیژنەکانیان چێکی ئەو شوێنانە بکەنەوە بەڵام کە چێکەکەنەوە ناکری ئەمان بەس بچن لە دوورەوە کرێکار ببینن کڵاوێ بەدلێ عینەکێکی لە چاوا بێ بڵێن ئەمە ڕێنماییەکانی سەلامەتی جێبەجێ کراوە بەڵکو ڕێنماییەکانی سەلامەتی مەرجەکانی سەلامەتی زۆر لە مەقوڵترا ئەبێت تۆ ئەو شوێنکارە شی بکەیتەوە بە تەواتی بزانین بە ترسەکانی چین ئایا کۆنتترۆل کراوە یاخودنا کەواتێ دەوری وەزارەتی کار ئەوەیە ئەو ڕێنمایانی کە خۆیان دەریان کردووە لە ئەرزی واقعا بچن لیجان بنێرن لیجانی پسپۆر بنێرن نەک لیژنێ بنێرن بە دوای کڵاو بەدلە و عینەکەەوە بن ئەگەر هات و ئەم ڕێنمایانە جێبەجێ نەکرا ئەو سزانی کە خۆیان ئاماژەیان پێ کردووە بۆ نمونە ئەڵێن وەزیر و لیژنەکان بۆیان هەیە کە ئەو پرۆژانە دابخەن پرۆژەکان دابخەن و هەروەها خاوەنکارەکان ڕوبەڕووی لێپیچینەوەی یاسایی بکەنەوە. لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵەوە تا ئێستا 11 کرێکار تەنها لە پارێزگای سلێمانی لە کاتی کاردا گیانیان لەدەستداوە. دوهەمینیشیان کرێکارێک بوو لە پرۆژەی پارک 77 لە سلێمانی. سەرڕای یاسا و ڕێنمایی تایبەت بە کرێکاران و پاراستنی گیانیان بەڵام یاساکان فرامۆش کراون. هەر ئەوە شەوای کردووە خاوەن پرۆژە ترسی لە دووبارەبوونەوەی ئەم ڕووداوانە نەبێت. بەپێی یاسا ئێمە یاسای کارمان هەیە بەرمەبنای یاسای کار وەزیری کاروباری کۆمەڵایەتی چەند ڕێنماییەکی دەرکردووە بەرمەبنای ئەو یاسایە لەو ڕێنماییانە دەبێ مەرجی سەلامەتی لە پرۆژەکان لە مەشروعەکان لە بۆ کرێکاران هەبێەوە تا خاوەنکار ئەو مەرجانەی کە پێویستن بۆ سەلامەتی کرێکار دەبێ مەوجود بێ و هەبێ لە پرۆژەکان بەڵام بەداخەوە لە ماوەی ڕابردوو دەبینین کرێکاران لەسەر بینای بەرز بەرز دەکەونە خوارەوە دەبنە قوربانی بەداخەوە ئەمەش هەمووی بەهۆی نەبوونی مەرجی سەلامەتیە. ئێمە دەپرسین ئایا بۆچی کە خاوەنکارەکان و بەرهێنەرەکان مەرجی سەلامەتی لە پرۆژەکانیان نییە ئایا بۆچی هیچ لێ پرسینەوەک لێ پێچینەوەک لەگەڵ ئەو خاوەنکارە نییە کە ئەو یاسایی جێبەجێ نەکردووە بەهۆی نەبوونی مەرجی سەلامەتی چەندین کرێکار بوونەتە قوربانی چەندین ماڵ بێخاوەن بوون ئەو دیمەنەی کە دوێنێ بینیمان لە سلێمانی کە کرێکارێک دەکەوێتە خوارەوە و خانەوادەی سەیری تەرمی کرێکارەکە دەکەن کە هەمووی لەبەر نەبوونی مەرجی سەلامەتی بووە ئەمەش دەبێ حکوومەت ڕێگری لەمە بکات دەبێ لێ پێچینەوە هەبێ دەبێ ئیجراعات لەگەڵ خاوەنکار بکرێت. دەوترێت یاساکان دەبێت وەکو خۆیان پەیڕۆ بکرێن چونکە یاساکان بۆ ئەوە نەنووسراون مەرەکەبی سەر کاغەز بن بە ئەو خاوەن پرۆژانەی کەمتەرخەمن بە تونترین شێوە سزا بدێن و ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.